ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە ئەمەش حەزمان کرد بۆ مشتەرێ بە ڕێزەکانمان شتێکی وا دروستێکێکە چووە بۆ پیرۆزبوونی ڕۆژی ئاڵا. یعنی هەر کەسێک بێتەوە کێکی پێشکەش دەکەن. ئەم کێکە ئەمڕۆ بە خۆڕاییە، هەر کەسێک ڕێستورانتەکەمان بکە ئەم کێکە بە خۆڕاییە. سلام علیکم، چۆنی قوربان باشیت؟ هاتوومەتە یەکێک لە چێشتخانەکانی شاری هەولێر بە بۆیەوەی ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە بزانم لە چێشتخانەیە چۆن کڕیارەکانیان بەڕێ دەکەن ئەوی بینیتان سەرەتاوە بە جلی کوردی ئۆتۆمۆبیلەکان لێ وەرگرتم. لێرە قوربان سڵاوت لێبێت، چۆنی؟ باشی، زۆر سپاس. زۆر سپاس. دەست خۆش قوربان، زۆر سپاس. کە سەرەتا داخلی یاخود دێنێت چێشتخانەکەەوە ئاڵایەکی کوردستانت پێ دەدەن و ئاڵایەکی بچووکیش کە لەسەر یەخەت دایدەنێمەش هەر ئاڵای پیرۆزی کوردستانە. جا دەچینە نێو چێشتخانەکە بزانین ئەوەی هەیە بەڕواڵەت چێشتخانەکە ڕازێنراوەتەوە، بزانین لێرە چی زیاترێ لەسەر ئاڵای کوردستان چۆن ئەو یادەیان بەرزڕاگرت و پیرۆزی دەکەن. ساڵانە لە هەفتەی 12 هەموو ساڵێک یادی ئاڵای کوردستان بەرزڕادەگیرێ و بەرزدەکەندرێت لەلایەن سەرجەمترین توێژەکانی هاوڵاتیانی پارێزگاکانی هەرێمی کوردستان. ستاش لەو چێشتخانەیە بزانین لێرە چی دەگوزەرێ و ئاڵای کوردستان چۆن بەرز دەنرخێن و ئەوەی هەیە کە سەرەتا دەیتە ژوورەوە بە جلی کوردی و دواتر ئاڵایەک لەسەر یەخەت دەدەن و ئاڵایەکی بچووکیش پێشکەش دەکەن و سەرجەم چێشتخانەکەشیان کردووە بە ئاڵای پیرۆزی کوردستان. قوربان دەست خۆش، زۆر سپاس. ئەم کێکەتان بۆ جوان ڕازاندێتەوە؟ ئەمڕۆ بە بۆنەی ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە ئەمەش حەزمان کرد بۆ مشتەرێ بە ڕێزەکانمان شتێکی وا دروستێکێکە چووە بۆ پیرۆزبوونی ڕۆژی ئاڵا. یعنی هەر کەسێک بێتەوە کێکی پێشکەش دەکەن. ئەم کێکە ئەمڕۆ بە خۆڕاییە، هەر کەسێک ڕێستورانتەکەمان بکە ئەم کێکە بە خۆڕاییە. دەست خۆش، ئاڵای کوردستانەوە. دەست خۆش قوربان، زۆر سپاس. ئەوەی بینیتان لە سەرەتاوە ئامادەکاری و چێشتخانەیە کە هەر لە سەرەتا دەیتە نێو چێشتخانەکە دەبینیت بە جلی کوردی و پێشوازی لێ دەکەن تاواکو دادەنیشیت خواردنەکەت دەخۆیت. لێرە کێکێکت پێشکەش دەکەن کە بە ئاڵای کوردستان نەخشەندراوە لەبەر گەورەی و پیرۆزی ئاڵای کوردستان کە لە هەفتەی 12 هەموو ساڵێک ئەو یادە گەورە و بەرز ڕادەگیرێت.